هێزان لە بەرنامەیەکی نوێ لە پایامی تۆ لەگەڵتانە بن. لە دوای ئەوەی کۆشکی سپێبنیکا بڕیاریدا بەکشانەوەی هێزەکانی لە سووریا جۆرێک لە شۆکی تێدا بوو بۆ هەموو وڵاتانی ناوچەکە و بە تایبەتی کوردانی ڕۆژاوە. ئێمە لەم بەرنامەیە پرسین ئایا کورد بۆچی تا ئێستا نەیتوانیوە هاوپەیمانێکی هەمیشەیی یاخود پشتیوانێکی هەمیشەیی بۆ خۆی مسۆگەر بکات وەکو بینین هەر لە ئێستا و لە مێژوشتا کورد هەمیشە دارەدەستی زلهێزان بۆ هەر کاتێک بەرژەوەندیان هەبووی بەکاریان هێناوە هەر کاتێک ژنیان نووسبێ و بەرژەوەندیان نەما بێ لەگەڵیا کوردیان فەرامۆش کردووە ئەمانە لە هاوڵاتیان دەپرسین و مناقەشەیەمانەکە نێوەش لەگەڵمان پێویستمان بە پشتیوانی نێودەوڵەتی نییە لەبەرەوەی خۆمان یەک نین پێی بووین بە یەکەوە وەختە کورد بۆ خۆی بە کەڵکی خۆی نایەت یعنی کێشەی کورد لە چیە ئەمە لە مێژوش و لە ئێستەیشە هەر بە تەواتی ڕەنگی داوەتەوە ڕەنگی یاوەتەوە یا ڕەنگی نایابێتەوە ئەمەیان نییە لە ئەساسەوە بۆمان بڕاوەتەوە کە دوژمنی یەک بینێمە خۆمان سیاست نازانین یاخود کێشەکە لە خودی خۆمانەیە سیاست لە خودی خۆمانەیە کەس نییە ئێمە خۆمان باشبووین خەڵک ناتوانێت خراپ بێ بەرامبەرمان بۆچی ئێمە توانین متمانە بە ئەو وڵاتە زلێزانە بکەین لە کاتێک ئازانین لە هەر کاتێک بەرژەوەندیان نەما جێمانە هێڵن وەکو ئێستای بینین لە ئەمریکا لە سووریا ئەمریکا جێهێشتون و بەرژەوەندی نەماوە لەگەڵمانە ئیتر کێشەی نییە تۆ هەر دەقەیەک هاوپەیمان بێ ئەو لەگەڵەوان ئێمە دایم دوای قسەی خەڵک کەوتین دوای قسەی خۆمان ناکەوین کە دوای قسەی خەڵکیش بکەوی دایم دۆڕاویت ئێمە گە خۆمان یەک بین کەس ناتوانێت هیچمان لەگەڵا بکە بەس خۆمان یەک نین باشە کاریەوە نییە کورد خۆی زەعیفە نەیتوانیوە شتێکی زەعیفەکە لە چیە لەوەیە کە یەک نین با یەک بن نەک ئەمریکا رووسیا ژوێت ناتوانێت هیچمان لەگەڵا بکە ئەوان هەمویان لە داعش ترسا بوون داعش بە ئێمە نەوێراوە بەس ئەو مەسافەیە یەک بوون کە پێشمەرگە یەک بووە نەک ئەوانیش سەرکردەکانمان یەک بن ها بەس یەکگرتووی ئەم کێشەیە چارەسەرەکە بەس یەکگرتووی ئەم کێشەیە چارەسەرەکە یەکگرتووی و یەکڕیزی گەل ئێمە یەکڕیز نین ئەمە یەکێتیە پارتیە گۆڕان ئەنوا حیزب دروست بووە پێت وایە ئێستا ئەبینین کوردانی ڕۆژاوا لەژێر هەڕەشێکی گەورەی تورکایە پێت وایە ئەگەر یەکگرتوو بنەتوانن ڕوبەروی دەوڵەتێکی زلهێزی وەکو تورکیا بنەوە ئەگەر ئێمە هەموو کورد یەک بێت ڕوبەڕووی هەموو کەزەبینەوە شعارێکمان هەیە ئەوەیان نەمانیان کوردستان ئەگە هەمومان یەک بین ئەو شعارەمان بۆ جێبەجێکرێ هەمومان هەر ناکوژن بۆمان جێبەجێکرێ بەڵام کەیەکیش نەبین ئەمای بینی ڕۆژێ سووریا ڕۆژێ کوردستانی خۆمان ڕۆژێ ئێران ڕۆژێ تورکیا ئەگەر ئێمە یەک بین تورکیا توانێ و سەرکردانەوە بکاتە ژوورەوە زۆر جار ئەبینین کوردی پارچەیەکیان داوە بە گژی پارچێکی ترە هەر کوردەکان خۆیان هەروە بووە ئێمە ئیسا ئەگەر وازمان دەبێنن شەڕی پەکەکەمان پێکەن کەوانیش کوردن تورکیا گەوازمان دەبێن شەڕی ئێرانمان پێکەن ئەی دیموکرات و ئەوانە ئەی چۆن بەڵام ئێمە خۆمان یەکنین کە یەک بین هەمووی سەرچاوەکە گەڕێتەوە بۆ یەکڕیزی گەل ئایا کورد بۆچی تا ئێستا نەیتوانیوە هاوپەیمانێکی هەمیشەیی یاخود پشتیوانێکی هەمیشەیی بۆ خۆی مسۆگەر بکات کاتێک کورد پشتیوانێکی نێودەوڵەتی ئەو تۆی نەبووە کەوا بکار بتوانێت احتیمادی کەس هەموو کاتە زلێزەکان بەکارێنە ناو تا ئەو کاتەی ئیشان پێ بێ دوایەوە توانە خوارد هەمووی سەرچاوەکە گەڕێتەوە بۆ یەکڕیزی گەل کورد ساویکەی خۆیەتی بەڕاستی هەر لەگەڵ تۆزێ دەموچیان بە پێکەنینەوە بۆی دروازانێتارەوە حسابە کورد هیچینی هەتاخو ئێستا ناتوانێت شقارتێکیش دروستکە سیقیان بە کورد نییە بڵێن هەتا دنیا دنیا لەگەڵماناوێت چونکە سبێن یەچین بۆ ئێران سبێچین بۆ تورکیا سێ سبێچین بۆ سووریا چوار سبێچین بۆ مستەقر نین کورد خۆیوە کەڵکی خۆیانە خەلەل لە وڵاتانی دراوسێ و میلەتانی دراوسیان بۆ بوون بە دەوڵەت دەبرێت یەکگرتوون لەناو خۆیانە تەجروبە لە ڕابردوو وەرناگرین ئەگەر کورد تەجروبەی وەرگرتای دەبێ بووبووین بەڵام ئێمە بە حیاتی باوەڕ ناکەم لە داهاتوو هیچ کاتێ تەجروبە لە هیچ شتێ وەرگرت ئەگەر لە ناوێکە یەکگرتوو بین ئێمە توانین هەموو شتێ بکەین بەس ئێمە هەر یەکەمان سەر بە دژمنێکی ئەمریکا ئەوە بڕێدا و لە سووریا بکشێتەوە ئەبینین کورد کەوتۆ ژێر هەڕەشە و مەترسی زلهێزێکی وەکو تورکیا بۆ کورد نەیتوانیوە لە ئێستا و لە مێژوشە پشتیوانێکی ڕاستەقینە بۆ خۆی پەیدا بکە تا و کاتێک بەرژەوەندیان هەیە کورد بەکارێن کە بەرژەوەندیان نەما یەکسەر بەجێ هێڵ
وڵای لەبەرە هیچ کاتێک کورد یەکگرتو نەبووە هیچ کاتێ یەکگرتو نەبووە لە مێژوو شەهروا بۆ یەکگرتو نەبووە ئەگەر کورد یەکگرتو نەبێ هەروەها حاڵێ بێت باشە بەڕای تۆ ئێستا ئەگەر کورد یەکگرتو بێ ئەتوانێت ڕۆبەڕووی زلهێزێکی وەکو تورکیا بێتەوە بە یەکگرتووی والله ئێستا تقریبا شەڕی چەک و سیلاح دەوڵەتان بەرەو ئەوە ناچن بەبێ بەرەو گفتوگۆ و سیاست بچن لە حقەتیان باشە لە مێژووا بینین ئەم شتە چەندین جار دووبارە بۆتەوە ئەو زلهێزانە هەر لە کۆنەوە بەرژەوەندیان هەتا کوێ بوو بێت تاو کاتە لەگەڵ کورداواتن بەس بۆ کورد سیخیان پێکات بۆ کورد مسمانیان پێکات لە بەرژەوەندی ئەوان نیشەکات هەتا کاتی خۆی لە کاتی خۆیان بەرژەوەندیان نەما ئەوان کوردەکە جێڵ هیچ کاتێک کورد پشتیوانێکی نێودوڵەتی ئەو تۆی نەبووە کەوا بکات بتوانێت احتیمادی کەس هەموو کاتە زلێزەکان بەکارێنە ناوە تا ئەو کاتە ئیشان پێ بە دوایەوە توانە خواحافیز هیچیان پێدەوت هیچیان ناوەتی مامسا بەڕای تۆ کوور دەبێ متمانە بە کێ بکە لەناو ئەو هەموو زلهێزەی کە ئەبینین لە وڵاتانە لەو خاوەن چەک و سیلاحە گەورانم سیخە بە کێ بکە متمانە بە کێ بکە تاوەکو بتوانێت و پشتیوانێکی نێودەوڵەتی بۆ خۆی بەکاری بێت وڵای کورد دەبێ متمانەی لەسەر خۆی هەبێت بەڕاستی ئەبێ بە توانای خۆی هەبێت پشتگیری خۆی لەناو خۆیانە یەک بن بەس کورد دائیمە ئێمە هەردوو بەرەک بووە هەر یەکەیان سەر بەلایە بووە یەکێ سەر بە وڵاتی ئەمیان سەر بە وڵاتەکە بووە اینجا کورد ساویلکەی خۆیەتی بەڕاستی هەر لەگەڵ تۆزێ دەموچیان بە پێکەنینەوە بۆی دروازانێتارەوە حساب بۆەوە ناکاکە پاشە ڕۆژی خۆی دیاری بکات وڵیت زۆر جارە بینین ئەو دەوڵەتە زلهێزانە بە تایبەتی وڵاتەکانی دراوسێ پارچەکانی کوردیان داوە بەگژی یەکترە ینی شەڕەکان بە خودی کوردەکان خۆیان کورد خۆی هەروە بووە هەر لە کۆنیشۆ هەروە بووە یعنی کورد دائیمەن لایەکیان بەکارهێناوە بۆ ئەو لاکەی تر دائیمەن هەر کورد ئیستەش بووە لەمەی ئیستا هەرە بینی سبێنی هەر کورد دەکەنەوە بەگژی کووردا لەوێش بۆ نەبێ بڵێن جێشی تورکیا خۆی بێتەوە شەڕ بکە هەر بە کورد دەیکەنەوە بابزانی کەواتە کورد حەلی چییە چارەسەری چی لەناو ئەم هەموو هاوکێشە ئاڵۆزەیە ئەبێ چارەسەرێک بدۆزێتەوە بۆ خۆی چۆن چارەسەرێن بەزە چارەسەرەکەی ئەبێ یەکگرتوو بێت ئەبێ قەت ئەو نەساویلکە نەبن هەڵبخڵەتێن بە قسەی ئەو وڵاتی لەو زلێزانە چەند ساڵ ئێمە ئەبینی لە هەفتاکانیشۆ لە پێشتریشۆ کورد هەروە بووە بۆ نمونە هەفتا و چواریش بە حساب ئێمە پشتگیریان کردین دوایەوە بوو بەو شێوەیە شکایەوە سەردەمی قازی محەممەدیش کە دەوڵەتی کوردستانی دامەزران رووسیا پشتیوانی بوو بەڵام دوای لە ناکە لێ هەڵگەڕایەوە و وەکۆ بینین دەوڵەتەکەیشی لە ناوبرد با بڵین خیانەتکردن لە قازی محەممەد و دەوڵەتەکەی باشە بۆ پند لەم دەرزانە وەرناگرێت کورد بۆ سیاسەکان نازان سیاست بکەن یاخود بەرژەوەندی تریان هەیە ناتوان سوود لەم ئەزمونانەی پێشووتری کورد و ئەو دەوڵەتە زلێزانەوە سەرکردەکانی ئێمە تا ئیسە بیریان لەوە نەکردێتەوە هەر بیریان لەوە کردوێتەوە ئەگەر هەر وڵاتێک لە وڵاتە دراوسەکان هەر لەگەڵ یەک تۆز ڕووی خۆش بوو بەرامبەری ئیتر وازانێتە هەموو شتێتەوە بووە بیر لەوە ناکاتەوە سبینێ چیتر ڕوو ئەدات بۆ کورد هەمیشە لەلایەن هاوپەیمانە زۆر نزیکانی خۆیەوە جێ هێڵێ کێشە لە خودی کووردا یاخود ئەوەیە زوو متمانە بە هاوپەیمانەکانیەوە بە درێژایی مێژوو کورد هەر دائیمەن زوڵمی لێکراوە لە هەموو قۆناغەکانە هاوپەیمانەکان و دۆستەکانی کاتێک مەسالیحەکانی خۆیان تاوە بۆ کوردیان بەجێهێشتووە ئاین بە درێژای مێژووی بخوێنیتەوە چەند جاریکە کورد هەر ئاوا و کێشانەی توش بووە خەتای کورد نییە هاوپەیمانەکانی و دڵسۆزەکانی دڵسۆزی ڕاستەقینەنین بە کورد بۆ کورد نەیتوانیوە بە هاوپەیمانێکی هەمیشەی یان پشتیوانیکی گەورە بۆ خۆی بەدەست بێنە کە لەو کاتانە جێنێڵێ جوگرافیای کوردستان وا هەڵکەوتووە بە هەموو شێوەیەک ناتوانیت یەک هاوپەیمان و یەک دۆستە هەبێت دائیمەن ئەبێت لەگەڵ هەمویان ڕێکەوتو بێت کاتێکیش کورد دەگاتە ئەو قۆناغی لەسەر قاچی خۆی ڕاوەستێ ئەوان بەجێ هێڵ ئەبینین وڵاتێک و کوێران کە دراوسەی ئێمەیە فشارێکی زۆری لێکرێت لایەن ئەمریکاوە بەڵام لەبەرەوەی خۆی لەناو خۆی توانوێتی پێگەیەکی بەهێز دروست بکە هێشتا بەرگەی ئەم هەموو فشارەی گرتووە کورد بۆ ناتوانێت بەرگەم فشارانە تۆ ناتوانانی کورد مقارنە بکەی بە وڵاتێکی گەوری وەکو ئێرانەوە چەند ساڵە وڵات و دەوڵەتە هەتاکو ئێستا پێویستی بە هیچ شتێکی دەرەوەی خۆی نییە بۆی بێت یعنی تاکو 20 ساڵی کەژەگەر حیسار لەسەر ئێران بێ بۆ خۆی ئەتوانێت بە داهاتی خۆی و لە ناوخۆیاتوان کورد هیچی نیە هەتاکو ئێستا ناتوانێت شقارتێکیش دروستکە مەسەلە چی سیاست نازانن یاخود دووربین نین یاخود سیاسیەکانی وڵات نازان وڵاتەکان پێگەی وڵاتەکان بەهێزکەن
هاوکێشەکە بۆ ئەوەندە ئاڵۆزە کورد ناتوانێت چارەسەرێک لە ناو ئەم هەموو هاوکێشەیە بدۆزێت ناوەکو سیاسیەکان دەتوانن شت بکەن بەس ئێشتا یا خۆیان نەگەشتونەتە و قەنەعاتەی میلەتەکەی خۆیان بپارێزن یا ڕێگەیان پێنایە ئەبینین لە مێژوو شاوە تۆ باست کرد زۆر جار کورد خۆی کوردیا بەکارێنەوە بۆی شەڕی پارچێکی تری کوردی پێ بکەن ئێستا بینین بۆ نمونە بەشێکی باشووری کوردستان لەگەڵ بەشێکی باکووری کوردستان کێشەی هەیە بەشێکی ئێرە لەگەڵ بەشێکی ڕۆژەڵاتی کوردستان کێشەی هەیە بۆ لە ناو خۆشمانە یەگرتوونی تا بتوانین پێگەیەکی بەهێز لە ناوخۆیان دروست یەکگرتووی کورد کاتێک دروستە بێت کە کیانێکی تەواو هەبێت لە یەکێک لە پارچەکانی کوردستانە ئەوانی کەی هاو ینی پشگیری بکەن و هاوپەیمانی بن ئەو کاتە کەس ناتوانێت بەرامبەری بەس کاتێک پارچێک لە پارچەکانی کوردستان ئەگاتە ئەوەی سەر بەخۆی بەدەستبێنێت لە پارچەکانی کێ و لە وڵاتی قلیمەکانەوە یەکسەر دژێوەستنەوە لە ناوێت ئێمە ئەم منتیقانە بڵێ منتیقی شەرقی ئەوسەد یعنی هەمووی زووخاوە هەمووی زووخاوە ئەمریکا سەرپەرشتیەکە رووسیا بە شێوەیەکی هێمنی شەریکە لەگەڵیان اینجا ئەو سیاستانی کە ئەمریکا دای ئەڕێژە لە منتیقانەیە بۆ 50 ساڵی ترە تۆ ناتوانانی وەکو شخصێکی وەکو من لە منتیقەیەکی زووخاوە کە هەمووی زووخاوە کە زاخاو ناکرێ ینی توانی ڕێی خۆبی بڵێ وڵا ئەمریکا باش دەکە یا باش ناکە ئەوان بەرنامەیەکی خۆیانیان هەیە ئیتر لەو باوەڕیان لە ئاستی کوردانیە حتا لە ئاسی عەرەبەکانی شانیە کە بتوانن بزانن خودی کورد دەبینین هەر لە مێژووشەوە زلهێزەکان وەکو دارەدەستی خۆیان بەکاری هێناوە تا و کاتەی بەرژەوەندیان هەبوو کە بەرژەوەندیان نەماوە کوردیان جێهێشتووە کورد بۆ نەیتوانیەوە پشتیوانێکی هەمیشەیی بۆ خۆی دروست بکات کورد تاچی کورد ینی ئەوەتەی لە ئەزەلەوە کە هەیە لەژێر یینی خۆیان نەبوو بڵێن لەژێر بڵێن ئەو فکر و هەزر و نە کە بۆم باس کردی ئەم منتیقانە هەمووی زووخاوە هەمووی مەئاساتە هەڵکەوتەی جوگرافیایی ناوچەکەمان هەیە نه هەر خۆی سەیطەرەی بڵێن ئیمپریالی عالەمی بڵێن استعماری ئەمریکی ئینگلیزی کە هاتوون ئەم منتیقانە هەموو منتیقێکی نەوتیە یعنی وازی لێ ناهێن تۆ بی بەشت ئەوان تۆ ئەبێت تۆ ئەبێ حرەسی نەودبی وەکو خەلیج ناوچەیەکی ئەوەنە گرنگمان هەیە کە خۆمان لەسەر ێژین بۆ نەمان توانیوە وای لێ بکەین کە ئەو دەوڵەتانە بکەینە پشتیوانی خۆمان ئەم بەشی ئێوانیش بدەن و بیشمان پارێزن بەڵام کەسی بینی ئێستا پێچەوانەیە هەتا بەرژەوەندیان هەیە ئەمان پارێزن کە بەرژەوەندیان نەما ئۆتۆماتیکی جێمانە هێڵن تاچی دووبارش بۆتەوە لە مێژ لەگەڵتان تاچی کورد بڵێن هەتا سەرکردەکانیش ینی ناتوانن ینی هێزێکی جەماهیری نییە هێزێکی فکرێکی نەتەوەی بە قووەتمان نییە فکرێکی بڵێن کوردایەتی بە قووەتمان نییە تۆ مەزانە کە ئێمە هەموو کوردین تێگەشتی تۆکو تاک بیگری هیچی تا بەستە نییە هیچ نییە هیچ نییە ئێمە 26 ساڵ لە حکومداری لە باشووری کوردستان لە هەرمی کوردستان ئێستا ئینتیمای نیشتیمانی زۆر خەڵک ینی هاوڵاتیان زۆر کەم بۆتەوە کە بواە پێچەوانە بواە بە هێزیان بکردە پێداڵە میسایەکی وەکو من 32 ساڵ لە وەزیفەیە بوو ئیشم کردەوە بە حکوومەتی عێراقی نگەشتی لەگەڵەوە میلەتەکە زۆر احترامی من نەگەری ئەڵێ ئیشی بۆ کردوون چیشم بۆ کردوون من لە جنسیە بووم زاڵتی جنسیە بووم خەڵکم کردەوە بە عێراقی کەتی هەموو کوردستانەوە کە ئیشم کردو لە بەغات ئیشم کردو من ناخۆشەوە و من ئیشم کردەوە بە عێراق وە نییە ئەنجا ئەمە بڵێ وەکو واجبی خۆم کوردیش ئەینەشت ئەوانی کە کورد ئەبن بەڕێوانێ یەگەشتی ئەمانە لە شۆ هاتوون هەروکو منوان و یەکی تروان و یەکی توان ئەن شتێکی گەورە هەیە لەسەر کورد ناتوانێت بە تاقیتەن نازانین نییە بۆیان نییە ینی مەجالیان نایەت دووەلی گەورە مەجال نایەت لە دوای ساڵی 48وانی حربی عالەمی دووهەم کە تەواو بوو بەریتانیا و ئەمریکا ئەڵێ هەچ حیزبێک لە شەرقی ئەوسەتا دروست بوو ئێمە ئاگامان لێ نەبێ نامێنێت ینی ئەوە تاتوانێت حیزبی شوێی عێراقی ماوە حیزبی شوێی ماوە وەکو جاران وانە ئەم حیزبانە هەمووی ئەگەر علاقەی مباشیریشیان بە ئەمریکاوە نەبێ یا بە بەریتانیاوە نەبێ یەگەشتی ئەبێ لە ژێر کێفی ئەوانە ئێشکن جا لەبەرەوەی ئەوانی چۆنیان پێ ئەڵێن چۆن ئەبێت چی نابێ ئەبێ وابێ بەس لەوە ئەچێ بڵێ ئەوەی کە ئازابێ قائیدی ئازا ئەوەیە کە بتوانێت بڵێ سا 11 ئازار دروست بوو بە شتێکی دەولی لە ساڵ 11 ئازار ئەوی جەنابی بەرزانی توانی 11 ئازارێکی پلیکانە بۆ کورد لە عێراق لە کوردی باشوورە ئەمە دروستکە بە دوای ئەوە ئەم هەرێمەیە کە ئێستا گوڵین کوردستان بۆ بە هەرێم وانە ئەنجا ئەگەرمە ئەگەر کوردستان ئەم حیزبانە هەموو پاڵپشتی قیادەیەک بکەن ئەم هەرێمە دروست ئەبێ و بە قووەت ئەبێ بەس وەڵ ئەگەر ئەوە پەرتەوازە بین باوەڕکەم بە قوڕای ئەمەشمان لەکی زێج هەمیشە لە مێژووە کورد چەند حاڵەتێکی بەسەرا دووبارە بۆتەوە کە دەوڵەتێک لە پشتی بۆ بەڵام لە ناکاو لە بەروی بەرژەوەندی لەگەڵ مانەوەی کوردان نەبووە کوردی جێهێشتووە بەڵام کێشە لەوایە ئێستا بە مروری زەمان کەم شتانە لە مێژوو ڕوویداوانیان توانێت سوود لەم
حاڵەتانە وەرگرن تا پێگە و متمانی خۆیان لایەکێک لەو دەوڵەتانە بەهێز بکەن کە لە حاڵەتە با بڵین لاوازەکانە کورد جێ نەهێڵن پشتیوانیان بکەن تاوەکۆنەی کورد ئەگەڕێتەوە سەر پێگەی خۆی ئەمانە بۆتە مشکلە بۆ کورد نەیتوانیوە خۆشی لەناو خۆیان یەکگرتوو بێ تاوەکو بتوانێت ڕوبەڕووی ئەو مەترسیانە بێتەوە کە لە ناوچەکە و لە دەرەوەی ناوچەکەش ڕوبەڕوویە بێتەوە ئێمە زیاتر هاوڵاتیانە دوێنی بزانین چیمان لەسەر ئەم بابەتە پێڵێن ئێوەش لەگەڵمان ئایا کورد بۆچی تا ئێستا نەیتوانیوە هاوپەیمانێکی هەمیشەیی یاخود پشتیوانێکی هەمیشەیی بۆ خۆی مسۆگەر بکات هیچ کاتێک کورد پشتیوانێکی نێودەوڵەتی ئەو توی نەبووە کەوا بکار بتوانێت احتیمادی کەس هەموو کاتە زلێزەکان بەکارێنە ناو تا ئەو کاتە ئیشان پێ بێ دوای توانە خوا هەمووی سەرچاوەکە گەڕێتەوە بۆ یەکڕیزی گەل کورد ساویلکەی خۆیەتی بەڕاستی هەر لەگەڵ تۆزێ دەموچیان بە پێکەنینەوە بۆی دروازانێتارەوە حسابە کورد هیچی نیە هەتاکو ئێستا ناتوانێت شقارتێکیش دروستکە سیقیان بە کورد نییە بڵێن هەتا دنیات نییە لەگەڵماناوێت چون چێسبێن یەچین بۆ ئێران دوست بێچین بۆ تورکیا سێس بێچین بۆ سووریا چوارس بێچین بۆ مستەقر نین کورد خۆی وە کەڵکی خۆیانە خەلەل لە وڵاتانی دراوسێ و میلەتانی دراوسیان بۆ بوون بە دەوڵەت دەبرێت یەکگرتوون لەناو خۆیانە تەجروبە لە ڕابردوو وەرناگرین ئەگەر کورد تەجروبەی وەرگرت دەمێ بووبوون بەڵام ئێمە بە حیاتی باوەڕ ناکەم لە داهاتوو هیچ کاتێ تەجروبە لە هیچ شتێ وەرگرت ئەگەر لە ناوێکە یەکگرتوو بین ئێمە توانین هەموو شتێ بکەین بەس ئێمە هەر یەکەمان سەر بە دژمنێکی لێکیانەوەیە ئێمە لە مۆقعەکان هەموو بە چواردەوەرمان دوژمنە دژمنی دەرەچیشمان هەیە چایان بڕێتە سەروەت و سامانەکەمان ئەو دووشتە هەیە سێ سیاست مەندارەکانی ئێمە ڕۆ ناچنە ناو مۆزوعەکەوانێ بۆی بزانێن حەلی بۆ بدۆستنەوە سێریکە شۆڕشەکانی کە کردومانە کە پێمان دۆ شۆڕش هەمووی عینەنێک وایە گۆڕانی تیان نییە وەکو یەک وایە هەمووی بەڵام لە ناوەڕۆکە عینەشتە لە سیما تۆزە فەرقی هەیە لەبەرەوە سیاست مەندارەکانمان نەیانتوانێت لۆبیەکی وا دروستکەن وڵاتێکی وا دروستکەن خەڵکیشی وا دروست کە سیقەی پێ بەمە بڕێ ئەمانە ترس بێنە پشماتێنن وەکو باس کرد لە یەکێک لە خاڵەکان وتت منتیقەیەکی نەوتیمان هەیە بۆ نەیانتوانین ئەم منتیقە نەوتیە گرنگە بەکار بێن بۆ ئەوی پشتیوانێکی گەورە بۆ خۆیان دروست بکەن باشە ئێستا بینین بۆ نمونە وڵاتێکی دراوسەی وەکو ئێران وەکو تورکیا وەکو ئەمانە لەبەری ئەوانش هەر منتیقەیەکی نەوتین توانیوانە پێگەیەکی خۆیان وا بەهێز بکەن هاوپەیمانیان لە پشت بێت ینی هاوپەیمانەکان جێشیان نایاڵن بەڵام کوردوانیە نەیتوانێت ئەو منتیقەی خۆی ئەم پێگە نەوتی خۆی بەکار بێنێت تاوەکو بەهێز دەکەوێت لە دەسەڵاتی کوردان نییە لە دەسەڵاتی کوردان نییە بتوانێت پاوانی نەوت و شتەکەی خۆی بکات و خۆی بە تەواوەتی بیفرۆشێت لە ژێر دەسەڵاتی خۆیان بێ شەریکاتی نەوتە ناتوانێت بیکات باشە باسی سیاست مەدارەکانە کرد ئەم سیاست مەدارانە بۆ پند لە ئەو ئەزمونانەی پێشووە ڕاگرن ئەبینین دووبارە بێتەوە نیشتەکان زۆر جار دووبارەن و منیش ئەوت پێڵم من سیاست مەدارەکان شتێکی ئەو تۆ تازایان پێ نییە کە بڵێن ئەگەر ئەمە بوو چی بکەین ئەگەر ئەوە وا بوو چی بکەین مەسەرم بۆ نمونە ئێمە ئەمریکا و حولەفای ئێستا پشگیری مارەکە وانە تەبان بۆ بەڕژەوەندیە هەموو دنیا بەرژەوەندی وایە باشە ئەی ئەگەر ئەو بەرژەوەندیان نەما ئێمە چی بکەین یەکسەر ئێمە دەستمان شل لە بێت ناتوان من بۆکو پێم وتی چواردەوەرمان گیراوە بە ئەنواع ئەوشکاوە بۆ دەری شوانی هەر عینەشدا سیقیان بە کورد نییە بڵێن هەتا دنیات نییە لەگەڵماناوێت چون چێسبێن یەچین بۆ ئێران دوست بێچین بۆ تورکیا سێس بێچین بۆ سووریا چوارس بێچین بۆ مستەقر نین تۆ ئێستا گەر بزانی یەکێک کادرێک بە هەموو نوعێشی لەگەڵ توایە پشتگیریەکە یان نەکەی وەڵام هێشتر بێڵێ $10 فەرقاچم بۆ شوێنێکیکە کەواتە سیقەی پێ ناکە مامۆستا بەڕای تۆ بۆ کوردۆک و کاگازات باسی کرد نەیتوانێەوە یەکێک لەو دەوڵەتە زلیێزانە بکاوە هاوپەیمانی خۆی ئەبینین ئێستا هەر لە ناو هەرێمی کوردستانە بەشێکی هەرێمی کوردستان زیاتر لە تورکیاوە نزیکە بەشێکمان زیاتر لە ئێران و نزیکە بۆ نەمانتوانێت بۆ بەردەوامی لەگەڵ یەک دەوڵەتابین تاوەکو لە کاتە سەختەکانە پشتگیریمان بکەن بە دەرەجەی یەکەم خاڵی یەکەم کە کاگازات باسی کرد جوغرافیایە جوغرافیا وای لە دوو هێزی کوردی کردووە
بەپێی مۆقعی جوغرافیەکان هەر یەکەوە لەگەڵ ئەو دەوڵەتەی نزیکە لێەوەی پەیوەندێت دیبلۆماسی و سیاسی و ئابوورەکانی تونگرێبات و محافەزەی بەرژەوەندی ئەو خۆشی بکات. مەسەلەکە لێرە بەرژەوەندی بە دەرەجەیەک بەتاکید بەرژەوەندێ بەڵام ئەبینین لەناو هەرێمی کوردستانە ئەو پێگە جوگرافیایی کە هەمانە بۆ کراوین بە دوو بەشەوە با بڵین نەمانەتوانی یەک بەش بین و سەر با بڵێن پشتیوانێکی نێودەوڵەتی بین تاوەکو ئەو پشتیوان نێودەوڵەتێ متمانەیەکمان پێ بکە. ڕەنگە ئێستا و کاگازات باسی کرد زۆر متمانیان بە کورد نەبێت چونکە ئەڵێن هەر دەخەیەک بیانویان بۆ منە سەری هەرێمی کوردستانەکەن کە ڕەنگە لە ڕووی جوگرافیەوە شتێکی بچووک بێ لەسەر نەخشە بەڵام سیرەکەین بووە بە دوو بەشەوە بەشێکی زیاتر لە ئێرانەوە نزیکە بەشێکی زیاتر لە تورکیاوە نزیکە. ئەمن بێمتمانەی دروست ناکە لای ئەو دەوڵەتە جلهێزانە کە نەتوانن بە بەردەوامی لە پشت کوردەوە بوو. نەخێر ئێمە خۆمان کردەوە دوو بەشەوە و خۆشمان خۆمانەکەین دوو بەشەکەی بە سێ و بە چوار و بە وردەتر ئێمە کە خۆمان ڕێک نەکەوین ئەو لەگەڵ بەهێزترینە کورد خۆی بە کەڵکی خۆی بەڵێ کورد خۆی بە کەڵکی خۆیانە خەلەل لە وڵاتانی دراوسێ و میلەتانی دراوسیان بۆ بوون بە دەوڵەت دەبرێت یەکگرتوون لە ناو خۆیانە شتێک هەیە لەسەر و هەموو بەرژەوەندەکانەوەیە ئەمنی قەومی نەتەوەیی ئەمنی نەتەوەیی اینجا ئەمنەکانی کە دەست پێەکە ئێمە ئەوە ئەمنیەتەمان نییە نەمان پاراستووە ڕێک ناکەوین تەنازول ناکەین بۆ یەکتر یعنی تەنازولیش نییە ڕێکەوتن نییە کەسێک نەبوو کاریزمایکی وای هەبێت کەەوە هەموو باڵەکانی هێزی سیاسەکان کۆ بکاتەوە و یەکدەست و یەک بەرنامە بافرە بەرنامە بن بەڵام یەک خیتابی سیاسیان هەبێت لەگەڵ یەک ئامانجیەک خیتابی سیاسیان هەبێت لەگەڵ دەرو دراوسەیە میلەتانی غێرە کورد چارەسەری کورد چیە بەڕایەوە گرتن یەک بوون بەڵێ یەکگرتووی باشە بە یەکگرتووی ئێستا ئەتوانین ڕوبەڕووی بۆن منە کوردانی ڕۆژاوە ئەتوان ڕوبەڕووی دەوڵەتێکی زلهێزی وەکو تورکیا ببنەوە بەڵێ هەر ڕۆژ ئاوانە باشوور و باکوور و ڕۆژهەڵاتیش بە هەمان شێوەیە یەک بەرژەوەندیمان هەیە یەک دوژمنیشمان هەیە دوژمنەکانمان یەکیان گرتو بەس ئێمە میلەتێکی یەک ناگرین ئەوەیە کە توانیوانە دەرەقەتمان بێن وڵی ئێستا تورکیا و ئێران ڕەنگە لە زۆر شتا جیاوازن بەڵام لە مەسلەی کێشەی کووردا هاوکاری یەکەن بەڵێ شاعرێک بخوا نازانی ئەوچی وتوتی ئەڵێ قەت نەڵێن دوژمن بەهێزە و تۆپ و تەیارەی هەیە گەری ئیتیفاقتان هەبێ زۆر زەحمەتە خۆی ڕاگرێت ئەم میلەتە قوربەسەرا هەر ئەڵێن یەک بگرن یەک بگرن یەک بگرن کەچی یەک ناگرن کەچی یەک ناگرن ئێوە میلەتە قوربەسەرەکە میلەتەکەش میلەتەکەمان زۆر ڕەسەنە زۆر ڕەسەنە هەموو تەسەکان میلەتەکەمانەیە وڵی بە تاریخ بە مێژوو سیرکەین کورد هیچ کاتێ دۆستی چی ڕاستەقینەی نەبووە هەموو کاتێ بەکار هاتووەکو وەرەقی لە بینی وڵاتەکانە بەکاریان هێناوە تا پێویستیان پێ بۆ هەست کاتێ ئیشوکارەکەی خۆیان تاوا بۆ پشتیان کردووەتە کورد و هەموو دەستیان سۆتە ناو دەستیەکەوە کەواتە لێرە بۆ مادەرکەی کە کورد یەک تاکە دۆست نەبێنیەتی جگە لە شاخ و لە خۆی بۆیە پێویستە هەمومان لە ناو یەکە هەمومان خۆمان ڕێکخینەوە و هەموو دژ بە هەموو دەرەکیەکان بۆستین باسی کرد ئەم شتە هەر لە مێژووەوە چەندجیندار دووبارە بۆتە بۆ سیاسەکانی ئێمە من و تۆیەکی هاوڵاتی کە ئەم شتە ئەزانین سیاسەکانی وڵاتەکەی ئێمە بۆ هەند لەم شتانە وەرناگرین دوو شتە یەکەم دڵسافی خۆمانە دوو هەمیش تەجروبە لە ڕابردوو وەرناگرین ئەگەر کورد تەجروبەی وەرگرت دەمێ بۆ بووبین بەڵام ئێمە بە حیاتی باوەڕ ناکەم لە داهاتوو هیچ کاتێ تەجروبە لە هیچ شتێ وەرگرین وڵا چارەسەر چیتر بێ خوا مەگەر خوا گەورەی خوا لە پشتمان بێت و خوا هیدایەت باشە بەڵام خوای گەورە نەیکردەوە بە عادەت ینی دەست خاتە کاروباری ناو دنیاوە کۆمەڵی هاوکێشەی داناوە هەر کەسێ تەطبیقی کا بردوێتیەوە ئێستا بینی بۆ نمونە ئەو وڵاتە ئەوروپیانە ئەو وڵاتانەی تر لەبەری خۆیان پێگەی خۆیان بەهێز کردووە سەرڕایەوەی ئەگەر دینەکەیشیان دینی ئیسلام نەبێ دینی تریش بێ سەیرەکەین پێگەیان زۆر بەهێزە بەڵام ئێمە بۆ خۆمان ناتوانین ئەمە بکەین ینی سەرڕایەوەی مێژوو شەزانانی ئیتر هیوادارین ئەمە ئەخیر دەرز بێ ئەوە بەسیترین و تازەترین حەدەس کە لە بەردەمانەیە ئەوی سووریایە وا سەیرەکەی ئەو کورتی بۆ نەکردن شەڕی داعشی بکردن ئەم هەموو خۆی یا بە کوژ لە پێنایانە ئەو ئیشیان پێنەمە پشتیان تێکرد جا هیوادارم ئەمە بێ بە ئاخر دەرزە هەمومان دەست خێنە ناو دەست یەکم ڕاجعی یەکتری کەینەوە بتوانین دەڵێ بەرامبەر تەحەدیەکان بۆست بەپێی ئەو تەمەن وەزمموی تۆ ئەبینین کورد هەمیشە لە مێژوو لە ئێستایشا
وەکو دارەدەستی زلیێزەکان بەکار هاتووە هەر وەختێک بەرژەوەندیشان نەمابێ کوردیان جێشتەوە وایە باشە بۆ کورد ناتوانێت پشتیوانێکی ڕاستەقینە بۆ خۆی دروستکات تا لەو کات یەکگرتو نییە کورد یەکگرتو نییە پێت وایە ئەگەر خۆی لە ناوخوای یەکگرتو پێ ئەتوانێت ئەو هەموو شتێ بکە ئەگەر لە ناوێکە یەکگرتو بین ئێمە توانین هەموو شتێ بکەین بەس ئێمە هەر یەکەمان سەر بە دوژمنێکی پیاوی دوژمنێکی ئەوەی کە باس کرد تەمەنێکت هەیە لە مێژوشە ڕەنگە ئاگاداربی ئەم شتە دووبارە بۆتەوە چەندین جار هەر لە کاتی با بڵین قازی محەممەد و با بڵین سەرکردەکانی تر و با بڵین مێژووی کوردابینین چەندی جانم شتە دووبارە بێتەوە بەس بۆ سیاسیەکانی ئەمە پند لەم شتانە وەرناگرن بۆ نایکەنە دەرساوەکو لە حاڵەتێکو بۆ ئێستاە بینین ئەمریکا ئۆتۆماتیک یەکسەر سووریا بەجێهێش لە بڕارێکی لە ناکاو بۆ پند لەم شتانی مێژووە ناگرین تاوەکو لە حاڵەتێکی ئاوای نەکەوێن بەرمەترسیەکانی دەوڵەتەکانی ئێمە دوای مەسلحەتی خۆیان زیاتر کەوتون تا مەسلحەتی شعب زیاتر مەسلحەتی خۆیانە پارێزە بەرژەوەندی کورد و مەسلەی نەتەوێت بەرژەوەندی نەتەوەیەوەیە باشە بەڵام هەموو سیاسەکان شانازی خۆیان بەوەکەن کە لە پێناو نەتەوە ئەم شتیان کردووە لە پێناو وڵاتی کورد هیچیان نێشتوانێ بەدەم هەموو کەسی واڵێ بەس کردەوە شتە هەر سیاسیەک هەر سەرکردێ لەسەر سفری دوژمنەکەی نانی خوارد یعنی هیچ پێ ناکری ئەمە بڕیارە ئەمە قانونە بۆ خۆمان ئۆتۆماتیکی ئەن با بڵێن زۆر بە ئاسانی ئەبینە هاوپەیمانی ئەو دەوڵەتانە ناتوانین لەو کاتەیە کە زیاترەوەش تەسیرەکە چوار دەورمان دوژمنە ناچاری وازدەم دوژمنە بینێ چی دلای دوژمنی پەنای بۆ بەری بۆ یارمەتی بە ئەی زۆر چار هەیە ناچاریە ئەو پەناهندەیە ناچاریە پێگەی خۆمان نێسرە بینین ئێمە لە هەرێمی کوردستانە دوو ئیدارێکی زۆر زەق هەیە بەشێکمان زیاتر لە ئێرانەوە نزیکە بەشێکمان زیاتر لە تورکیاوە نزیکە ئەمە وای نەکردو ئەو دەوڵەتانە ئەو هاوپەیمانانەی کە ئێمە بە هاوپەیمانی خۆمانیان نەزانین زۆر متمانیان بە کورد نەبێت ئەوانش تەسیری هەیە بەڵام خۆ دەزانی هێزەکان بوون بە دوو بەشەوە ئەم دوو هێزە وەکووتی ئێران و تورکیایە هەر کەسە ئەبێ دەستبرێ بە یەکێکە بۆ مانەوەی خۆی من پێم وتی پێشتر وتم پاراستنی بەرژەوەندی خۆی لە پێش شعبەوەیە یاگینا تۆ چۆن پەنابی بۆ دوژمن یارمەتی بە دوژمن هەر ئەو دوژمنەیە لە تورکیا دوژمنی کوردە و دوژمنی ئێمەشە بێت خۆ دۆستی ئێمە نابێت ئێران دوژمنی کوردە دوژمنی ئێمەشە خۆ دۆستی ئێمە نابێت ئێمە ئاچین پێ هەر ئەوەیە یەکگرتو بین و دەزنە ناودەست و پشت بە دوژمن نەبەستین ئایا کورد بۆچی تا ئێستا نەیتوانیوە هاوپەیمانێکی هەمیشەی یاخود پشتیوانێکی هەمیشەی بۆ خۆی مسۆگەر بکات هیچ کاتێک کورد پشتیوانێکی نێودەوڵەتی ئەو توی نەبووە کەوا بکات بتوانێت احتیمادی کەس هەموو کاتە زلێزەکان بەکارێنە ناو تا ئەو کاتە ئیشان پێ بێ دوایەوە توانە خوا هەمووی سەرچاوەکە ئەگەڕێتەوە بۆ یەک ڕێزی گەل کورد چاویلکەی خۆیەتی بەڕاستی هەر لەگەڵ تۆزێ دەموچیان بە پێکەنینەوە بۆی دروازانێتارەوە حسابە کورد هیچی نیە هەتاخو ئێستا ناتوانێت شقارتێکیش دروستکە سیقیان بە کورد نییە بڵێن هەتا دنیات نییە لەگەڵماناوێت چون چێسبێنێچین بۆ ئێران بسبێچین بۆ تورکیا سێسبێچین بۆ سووریا چوار سبێچین بۆ مستەقر نین کورد خۆی وە کەڵکی خۆیانە خەلەل لە وڵاتانی دراوسێ و میلەتانی دراوسیان بۆ بوون بە دەوڵەت دەبرێت یەکگرتوون لە ناو خۆیانە تەجروبە لە ڕابردوو وەرناگرین ئەگەر کورد تەجروبەی وەرگرت تا دەمێ بووبوون بەڵام ئێمە بە حیاتی باوەڕ ناکەم لە داهاتوو هیچ کاتێ تەجروبە لە هیچ شتێ وەرگرت ئەگەر لە ناوێکە یەکگرتو بین ئێمە توانین هەموو شتێ بکەین بەس ئێمە هەر یەکەمان سەر بە دوژمنێکی بۆ کورد ناتوانێت پشتیوانێکی هەمیشەی بۆ خۆی دروست بکە هەم لە مێژوو هەم لە ئێستاە بینین ئەو ئەمریکا دوایەوەی بەرژەوەندی نەما لەگەڵ کوردی جێهێش لە سووریا لەبەرێ خۆی کورد خۆی پشتیوانی خۆی نییە خۆی پشتیوانی خۆی نییە ئەیکە من براکەم پشتیوانم نەبێ خاڵ چۆن پشتیوانی بکە کورد خۆی کێشەی لە خۆیە بەڵێ باشە بۆ ناتوانێت لە ناو خۆیە گرتو بیانی لە کۆنەوە ئەم شتە هەیە خۆ ناتوانانی بڵی بۆ ناتوانێت لە کۆنەوە هەر هەیە ئەوەی کورد دروستبووە بەر هەر ئەوە عیش وەڵات چارەسەرەوەیە هەر دابەزی مەسە وڵاتانەوەتەوە هیچ چارێک نییە ئێستا بینین هەر ینی ئەو وڵاتانەی کە تۆ باسی کرد دابەش بووین بەسەریانە زۆر جار هەر کوردیان بەکارێناوە بەرامبەر کوردەکە خۆی دەکەوە ئێمە خۆمان دژیەکی خۆمان دژیەکی باشە بینین ئێستا ئێمە منتیقە جوگرافیەکەمان بە شێوازێکە نەوتیە
نەوتێکی زۆر لە خاکەکەمانە هەیە بۆ سیاسەکانمان نیانتوانێت ئەم پێگە گەورەیە بەکاربێنن تاوەکو وڵاتێک بە بەردەوامی لە پشتمان بێت سیاسی نین هیچیان سیاسی نین سیاسی نین هەموو بەرژەوەنی خوانێنێ هەموو یا تاکە کەسیە یا خزم خزمێنێ یا ناوچەگەری هیچ شتێکی تر نییە باشە بۆ پند لە ئەو شتانەی مێژوو وەرناگرن پند گۆرەمە نە مێژوومانی نە پندمانێ بلای چیمانەیە چیمانەیە پندە چی وەرگین لەو کێشانەی کە لە پێشووترا بینیمانە وڵاتە زلیێزەکان جیان هێشتووی لە زمانی ئیماراتەکانەوە لە زمانی ئیماراتەکانەوە ئیماراتە دروست بووە تۆزێ بە خۆت و براکەی خۆی چۆ ئێرانی هێناوەتە سەری یا تووشە هێناوەتە سەری و فۆتانێتی خوانە پۆتێنن ئێستش هەماشت دووبارە هیچ فەرقی نییە پێت وایە ئەگەر کوردیە گرتوو بێ ئەو کێشانە بۆ لە قەت یەگرتو نابێت دڵنیا بە تا کورد کوردە قەت یەگرتو نابێت باش ئەو هەموو وڵاتە و نەتەوە جیاوازانە بۆ یەگرتووە بن بۆ کورد نابێت نای کورد نابێت بوونەی کورد وا دروست بووە جوغرافی کورد وا دروست بووە وەختی خۆی حتا لە زمانی چاڵدێران ماڵدێرانەمانە کە شەڕ بووە ئێران و تورک شەڕیان کرۆ لە کوردستانە و هەر کوردیان بەکارهێنەوە هەر کوردیان بەکارهێن کوردەکە شەڕی کوردەکەی کردو بەڵێ دوای چێتەوە بەرژەوەندی و ئەو دەوڵەتەی تر بڵێ ینی زۆر بە پێخۆشحاڵیەوە کردوێتی ئەو شەڕە ئازادیشی زانیوە ئێستا ژەر وایە 100 ساڵیتیش بێ هەروە بێ 200 ساڵیتیش بێ هەروە بێ بەتەمای هیچیش نەبی ناوەڵڵە ناومێدی لە کورد و یەکگرتن هەروایە تۆ چەند ساڵەتە منە 27 ساڵ چی دیوە چەندی خاباتە دیوە انتخاباتێکم دیوە بەڵام چەند جارێکیش خیانەتم دیوە لە یەکتریان کردو ئەو قسەکەی منە برای بڕێت ئەیکە منە لەم ئەوە ئەوەنێک وەختی خۆی هەر بە خیانەداتەوە کورد نەیویستۆ ناوێ براکەی لە خۆی پیاوترێ بێ خۆی لە هەموو کەس پیاوتر بێت ئەوەی بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیان بوو تێکڕا بە یەکگرتووی باسییانەوە لەوەیانە کرد کە کورد لەبەرەوەی لە ناو خۆی یەکڕیز نەبووە نەیتوانیەوە ڕۆبەڕووی ئەو مەترسیانە بێتەوە و لەبەر ئەوەی سیاسەکانیش نەیانتوانیوە سیاسێکی بەهێز بن نەیانتوانیوە دووربین بن لەوەی کە کاتێک دەوڵەتێکەکەنە پشتیوانی خۆیان ئەم دەوڵەتە لەگەڵیانە بمێنێتەوە بەرژەوەندی کورد بەرژەوەندی هاوڵاتی و گەل پێشی بەرژەوەندی شخصی خۆیان نەخستوە بۆیە وای کردووە متمانیان نەبێ لای هاوپەیمانەکانیش بۆیە هەمیشە لەو کاتانێک کە کورد لاواز بۆ بەرژەوەندی ئەو زلهێزانە نەماوە لەگەڵای کوردیان جێهێشتووە و کوردیش هیچی بۆ نەماوەتەوە یاخود خۆشی نەیتوانیوە پێگەی خۆی لە ناوخۆی خۆیان ئەوەنە بەهێز بکە ڕوبەڕووی ئەو مەترسیانە بێتەوە هیوادارین هەرچی زووە سیاسەکانمان بیر بکەنەوە یەکگرتوو بن سازش لە مافی یەکتری بکەن بۆ ئەوەی بەرامبەرەکەیان لەگەڵیانە یاک بگرێت تاوەکو ڕوبەڕووی هەموو مەترسیەک ببینەوە کە لە دەوڵەتانی ترەوە ڕوبەڕووی هاوڵاتی و نیشتمان پەرۆرانی ئەم کوردستانە بێتەوە پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ